ئەمڕۆ بە خۆشحاڵیەوانێ لێرەین لەگەڵ هاوکارانم کۆبووینەتەوانێ تا کۆتا ڕۆژێکی دیکەی ڕەش لە مێژووی پڕخیانەت و خۆفرۆشی پارتی و ماڵباتی بارزانی شەرمەزار بکەین. سیوێکی ئابڕۆژێکی هێنانە ئەوەی درندەترین هێزی داگیرکەر دژی گەلی کورد بۆ ناو شاری هەولێر و داگیرکردنی. ئەم خیانەتە پڕ بە پێشڕەوی و چاوساغی ماڵباتی بارزانی و بە دیاریکراویش مەسعود بارزانی ئەنجام درا کە هیچ کات ناتوانێت ئەم مێژووە ڕەش و پڕ ببسڕێتەوانێ. ئێمە وەک ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ ئومێد دەکەین لە داهاتوودا تا لە ژیاندا ماوە مەسعود بارزانی لە دادگایەکی عادیلانەی سزای خۆی وەربگرێت لە بەرامبەر ئەو خیانەتەی دژ بە گەلەکەی خۆی ئەنجامی داوە. لە مێژووی حکومڕانی هیچ سەرکردەیەک بوێری ئەوەی نییە خیانەتێکی هاوشێوەی دژ بە گەلەکەی خۆی ئەنجام بدات. ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ.